100 years ago, let alone 10 years ago. یەکەم ئافرەتی باڵاپۆشی موسڵمان پێی نایە نێو پەرلەمانی ئوسترالیا و لە وتەیەکیشیدا لە بەردەم ئەندامانی ئەنجومەنی پیران بەدەم گریانەوە چیرۆکی کۆچی خۆی لە ئەفغانستانەوە بۆ وڵاتێکی خۆراوەی زەریای هێمن جێڕایەوە. فاتیمە پەیمانی 27 ساڵ بە یەکەم ئافرەتی باڵاپۆشی موسڵمان دادەنرێت کە لە مێژووی ئوسترالیادا چووە نێو پەرلەمانەوە وەک ئەندامی ئەنجومەنی پیران لە پارتی کرێکارانی ئەو وڵاتە لەسەر ناوچەی ئوسترالیای خۆرئاوا هەڵبژێرا. فاتیمە پەیمان لە دایکبووی ساڵی 1995 لە ئەفغانستان بەهۆی ئەوەی باپیری ئەندامی پەرلەمان بوو لە تەمەنی 5 ساڵیدا و دوای ئەوەی بزوتنەوەی تالیبان دەسەڵاتی ئەو وڵاتەی گردە دەست ئەو وڵاتەیان جێهێشت. لە ساڵی 2003ەوە لە ئوسترالیا نیشتەجێن خاوەنی 2 برا و خوشکێکی دیکێ. ساڵی 2018 باوکی فاتیمە بە شێرپەنجەی خوێن گیانی لەدەستدا. فاتیمە کۆلێژی ئیسلامی ئوسترالیای لە شاری بێرز لە ئوسترالیای خۆرئاوا تەواو کردووە. ساڵی 2013 بەرپرسی قوتابیانی قوتابخانەکەی خۆی بوو. هەر لەو ساڵەشدا خوێندنی تەواو کرد وەک خۆی دەڵێ ئەو ئەزمونەی بەرپرسیارەتی قوتابیان توانای سەرکردایەتی و شایستەیی بۆ کاری سیاسی پێبەخشی تا دوجار لە 20 مانگی ڕابردوو بە ئەندامی ژووری ئەنجومەنی پیرانی پەرلەمانی ئوسترالیا هەڵبژێردرا. فاتیمە بە سێم کەم تەمەنترین پەرلەمانتاریش لە ئوسترالیا دادەنرێت. لە وتەیەکیدا لە یەکەم دانیشتنی بەشداری وەک پەرلەمانتار لە ڕۆژی سێشەممە 26 ئەم مانگە وتی من لە نێو 200 ئەندامی پەرلەماندا تاکە باڵاپۆشم ئێمەی باڵاپۆشان پێویستمان بەم نوێنەرایەتیکردنە هەیە. نەک تەنها بۆ بەرپەرزدانەوەی ئیسلاموفۆبیا بەڵکو دەمەوێت کچانی کەم تەمەن کە دانەیە ببنە باڵاپۆش بە شانازیەوە ئەوە بکەن تێبگەن ئەوان مافی پۆشینی ئەویان هەیە. لە بەشێکی دیکەی قسەکانیدا فاتیمە بوونی خۆی و دەرکەوتنی بە باڵاپۆشیەوە لە پەرلەمانی ئوسترالیادا بە هەمەڕەنگی ڕاستەقینە لەو وڵاتەدا ناو برد و ئاماژەی بەوە کرد کە ئەم دەرکەوتن و بەشداریە پێویستە پێشوازی لێ بکرێت. فاتیمە پەیمان وتیشی ئایا لە 100 ساڵی ڕابردوودا ئەم پەرلەمانە بوون و هەڵبژاردننی پەرلەمانتارێکی باڵاپۆشی قبول دەکرد؟ ئەو وەک ئاماژەیەکیش بۆ ئەو کەسانی لەبارەی باڵاپۆشیەکەیەوە و پۆشاکەکەی و ڕوخساری دەرەچی و کاریگەری لەسەر هەڵمەتی هەڵبژاردنەکەی و سەرکەوتنی بۆ پەرلەمان ئامۆژگاریان کردو وتی باڵاپۆشیەکەم بژاردەی خۆمە. ئەو کچە ئەفغانیە پابەندە بە ئیسلام و دروشمەکانی کاتێک لە وتەیەکیدا باسی باوکی کرد دەستی بە گریان کردووتی خۆزیە ئێستا ئەو لێرە بە تا بیبینایە کچە بچکۆلەکەی گەیشۆتە کوێ. My dad arrived in Australia as a refugee and sponsored my family and I to join him afterwards.